یەکێک لەو کێشانەیەکەوە زیاتر خوێندکار سارد لەگەڵ خوێندنا لەگەڵ دەوامە توانم گەڕ بۆ ئەتیکێتی مامۆستا لە ناو پۆلە شێوازی خۆی بگۆڕێت ڕفتاری خۆی بگۆڕێت لەگەڵ خوێندکارە جارێ مامۆستان دێجار سەرێکی لەگەڵ تەلەباش جۆرێک لە خۆفەرزکردنەکە بەسەر تەلەبە کە لە ڕووی پرسیاردانانەوە لە ڕووی تعامل لەگەڵ تەلەبە و تێکەڵاو نەکردن لەگەڵ تێکەڵاو نەکردنی خۆی لەگەڵ تەلەبەوە یعنی ڕۆڵی دایک و باوک نابینێت سەرەکی ئەمەش کاردان دروستەکە لەگەڵ زۆربەی خوێندکارەکانە جگە لەوەش فڕۆقی فەردی لە نێوان خوێندکارەکانە بە شێوەیەکی تا ڕادێک دەتوانم بڵێم لاوازە ئەو خوێندکارانی کەوا خۆی بەدڵێتی ئەوانە زیاتر لە پۆلا بەشداریان پێکات ئەڵیان سێنێ بۆ سەربرد و کەمتر لەگەڵ ئەو خوێندکارانەی کە ئاسیان لاوازە یعنی باشتر وایە لەگەڵ خوێندکارەکانە کە ئاسی لاوازە زیاتر تێکەڵ بێ بۆ چون ڕێی خۆم بۆی خەلەکە بدۆزێتەوە و بتوانێت لەگەڵ خۆی دەستەی ئیدارە دەستەی مامۆستایان و لەگەڵ خوێندکارەکەیان باوگوداگی خوێندکارەکە بتوان بە یەکەوە چارەسەری بکەن بەڕاستی دەستنیشانکردنی خەلەکانی یەکێکە لەو کارانەی کە توانین بگەینە ئامانج یعنی نەتیجەکەی وەکو چۆن دکتۆرێکە نەخۆشێکە چێ بۆ لای سەرتاو لە فەحسەوە دەست پێەکە بۆی بزانێت خەلەکەی ئەم نەخۆشە چییە بۆی یعنی بە هەموویان بتوان چارەسەریکردن و عیلاجی بۆ دروستکەن کەواتە عیلاجی ئێمە یعنی عیلاجی ئێمە گوێگرتنە لە خوێندکار یعنی ئەو هەدەفێک کە بمانوێت دەستمان کەوێت کە بۆی بە هەموو لامان بە باوک بە خوێندکار بە مامۆستا بە دەستەی ئیدارە بە دایک و باوک بتوانین بە هەمومان یعنی ئەو خوێندکارە پێ بگەین بۆی لە مستەقبەلە یعنی لە مستەقبەلە بتوانین پشتی ببەسینە و هەروە خۆشی لە خوێندن سار نەبێتەوە زۆربەی خوێندکارانە کە ئێستا فەرموو وازانێنەوە لە خوێندن یا پاڵێن یعنی ئیشی حوڕەکە لە بازاڕە زۆربەی گەڕدەوە سەرچاوگەڕدە بۆ خراپ هەڵسوکەوتی مامۆستا لە کاری خۆی لەگەڵیە یا سێک لە تعاملی ڕق بۆ لەگەڵ لەسەر دەرەجە کێشەی لەگەڵ دروست بوو جار وایە بۆ نمونە سەرەکەی بچووکترین شت گەورە ئەکرێت لە مەکتەبەکانە ئەمەش ڕنگدانەوەکە سەتەرە بەنجا کێشەی خۆکوشتن کێشەی ڕاست بە کورت و مختصر مامۆستا محەممەد ئەڵێت کاکە تۆ سەیری دیراسەیەکی خۆت بکە مامۆستاگیان مامۆستایەکی بەڕێز کە سەیری بنەبکە چێک یۆرسێڵ یان چێکێکی خۆت بکە لە 30 تەلەبە 5 کەوتووە 10 کەوتووە خەتای من نییە خەتای تەلەبێ 15 کەوتووە ڕەنگە منش خەتان بێت تۆزە تەلەبەش خای بێ بەڵام لە 30 تەلەبە 25 دەرەجەی خراپە و هیچ تێنەگەشتووە پیاوڕاست بڕابێ بە خۆمانە بچین و یان خەتای ژوورەکەی یان خەتای مەنەجەکەیە یان خەتای مامۆستاکەی یان ئوستوبەکەیە یان هەر هیچ نەبێ ئەگەر ئەڵێی هەمووشیان خراپە بۆ ئەم هەموو خراپەمان کردوتان پۆلەوە من جاریشان لە شوێنێک بوو مامۆستاکە لە کاکتۆر هەر هەمویان خراپەوتم دەیکەواتە با ئەم بۆرە دابەشیکەین بۆستی تەلەبەی خراپەکەیتە ناو پۆلێکە و کاکە بۆ ماڵی من وێرانەکەی بۆ ماڵی ئەم دایک و باوکانی وێرانەکەی هەر یەکیان ئومەتێک چاوەڕێیەکە هیوان هەیە ینی کوڕی نازدارت لە هەموو عەشرەتەکە ئەو کوڕی بووە چاوەڕێتی ببێ بە قوت بێ بە دەستی دار بگرێت دەستی پارە بگرێت دەستی موچەیە بگرێت لەوەچێ دایکێک بە 18 دانە ساڵ بە بێوەژنی ئەم منداڵی بەخێو کردبێت زەنبی چییە من منداڵێکی خراپ بکەمە ناو پۆلەکە کەواتە بە هەمووی ئێمە چێکێکی بکەین و دەبێت دیراسەیەکی بکەین کە ڕەنگە بۆ معلوماتی جەنابتان لە ئەخیرا گۆڕانکاریی زۆر باش و چاکڕۆ کاتمان کەمە ئەگەر نە جار وایە لە بری چارەسەرکردنی کێشەکان سەرەکەی مامۆستاکە تربەگە لە پۆلە ئەشکێنێتەوە ئەوش وەکو تەئسیرێکی دەروری تەئسیر لەو خوێندکارەکە یعنی ڕقی لە مامۆستاکە بێتەوە ڕقی لە مەنەجە بێتەوە ڕقی لە دایک و باوکێ کە بە زۆر ناردێن بە خوێندن یعنی ئەو خۆشەویستیە لەبەرەوەی دروست کرێت ئەبێتە ڕقینە بۆ خوێندکار و سبەنێ کاردانی خۆی دروست